بەژین مەوە دیگارەکەم ئەوە ڕۆم ڕەنگەی تر نەتبینمەوە لە هەرکوێ بێم تۆ هەر لاوی ڕۆژاوێتەی بەژینمەوە هەر یادێکی پەرێزگایە نوێژ بۆ نیگاری تۆوەکەم لە هەر گوڵێ ڕائەمێنم بۆنی دیداری تۆوەکەم هەر یادێکی پەرێزگایە نوێژ بۆ نیگاری تۆوەکەم لە هەر گوڵێ ڕائەمێنم بۆنی دیداری تۆوەکەم بۆ خۆشەویستانەی کەم گۆرانم داوا ببینم هیوادارم بەدڵتان بێت چاومانە کوڕە بژێرەگەم چاوی ڕەشی خەترانە پیاودەکە بە دێوانە چاوی ڕەشی خەترانە پیاودەکە بە دێوانە چینچینە زوڵفی خاوی داهاتووە پێشانە هەوایارە گوڵ هەواری جەنە ئەم ساڵی دەچمە هەواری سەفایارێکی لەبارە پێڵێ چی و بۆ بێنم بە دیاری کەڵەجان کاڵەجیان دەگە ڕایگرا یەک دوو خۆشەویست لێرە جەژنی لەدایکبوونیانە